بەڵێ میهرەبان بەردەوام دەبین بچینە لای راپۆرتێک سوار بە سەردانی کەسوکاری ئەنفالکراوەکانە بۆ سەر گۆڕە بە کۆمەڵەکان لە سەماوە با پێکەوە ئەو راپۆرتە ببینین دواتر دەچینە لای تەوریەکەی پرۆگرامی ئەمڕۆمان. بەڵێ هاوکارانم پێمان دەڵێن کە ڕەنگە راپۆرتەکە لە ئێستادا ئامادە نەبێت چاوان هەڵبەتە بابەتێکمان هەیە ئەر بابەتەکەش پێیوەستە بەو چالاکیانی کە لەو هەفتەی کە تایبەتە بە یادی ئەنفال بەساسکراوە هەڵبەتە وەک ئاگادارین کە چالاکی جۆرا و جۆر لەو هەفتەیەدا تایبەت با بەرزراگرتنی ڕۆحی شەیدانی ئەنفال ساسکراوە جا بە شێوەیەکی گشتی باسەوە دەکەین کە لە ساڵیادی ئەنفال بە هەفتە چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت و چالاکیەکانیش لە چ ناوچەی گرێشتادا هەر بەردەوامیان دەبێت تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز بەختیار مەحموود خوێنکاری ماستەر و هاوکات بەڕێزیان تاقانەی ئەنفالن ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمان دەبن کاک بەختیار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی سەرای پرسیارەکەم لەوە دەست پێ دەکەم هەرچەنە زامەکەیە بۆ کەسوکاری ئەنفال کراوان و بۆ تاقانەکانی ئەنفال زامێکی قورسە زامێکی نەبراوەیە برینێکە کە ئەم زامە جگەلەوەی کە پێیوەستە بە تاقانی ئەنفال یاخود بە کەسوکاری ئەنفالەوە و هاوکات گەلی کورد بە شێوەیەکی گشتی لەم زامە بەرینیە و بێبەژنیە هەمووی زامێکی ساڕێژ نەبووە لە ناخیدا بەڵام پێیوەست بەم ئازارە قوڵەوە سازکردنی چالاکی جۆرا و جۆر تایبەت بە یادی ئەنفال چ کاریگەریەکی لەسەر کەمبوونەوەی یاخود ساڕێژبوونی ئەو برینانە دەبێت کە لەلایەن کەسوکاری ئەنفال کراوانەوە بەجێماوە. زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاو لە بینەران بەخێراتی بێگومان تاوانی جینۆسایدی ئەنفال تاوانێکە ساڕێژبوونی مەحاڵە بەڵام ئەتوانیت بڕێک لەو ئازارەکەم بکەیتەوە ئەویش زیاتر بەوە ئەبێت کە لە بری یادێکی تەقلیدی و لاسایی پێویستە حکوومەت پرۆژەیات بکە بۆ نمونە لە هەر یادێکە ئەگەر بکرێت یەک داواکاری کەسوکاران ئەنفالکراوان وارسی ئەنفالکراوان جێبەجێ بکرێت ئەوە مایە دڵخۆشیە و ڕەواندنەوەی نیگەرانیە لای کەسوکاری ئەنفالکراوان بەڵام بەداخەوەی کە ئێمە ئەیبینین یادی ئەنفال کەسوکاری ئەنفال بە شێوەیەکی خۆرسکە یادەکەن ئەبینین ساڵانە بە شێوەی مرکزی یادی ئەنفال ئەکرایەوە لەلایەن وەزارەتی شەیدانەوە بەڵام بەداخەوە وەزارەتی شەیدان ڕۆژ لە دوای ڕۆژ ینی بوونی زۆر کەمە بێ لە گۆڕەپانەکە بە تایبەت لە سەردەمی ئەم وەزیرە کاک عەبدوڵڵا من وەکو شەخصی چم نییە لەگەڵیا بەڵام وەکو وەزیر ینی بەداخەوە یەکێک بوو لەوانەی کە ئەتوانم بڵێم یادی ئەنفالی تەواو بچووکۆ کرد ینی بە شێوەیە کە ئێستا کەسوکاری ئەنفال خۆیان هەڵەسن بە ویادە لە ئاستی ناوچە و گوند و شوێنەکاندا. بەڵێ کاک بەختیار گرنگترین ئەو چالاکیانی کە لەم هەفتەیەدا بۆ یادی ئەنفال بەڕێوە دەچێت کامانن؟ بێگومان ئەو یادانە کۆمەڵێکی من بۆ خۆم وەکو چالاکوانی بواری ئەنفال تیا بوومە زیاتر لە ئاستی گوندەکانە خۆمان پێێستاوین دیواربەندی دروستکراوە ناوی شەیدەکانی لەسەر نووسراوە و خەڵاتی ئەو پێشمەرگانەمان کردووە کە لە شەڕی بەرگریدا شەهید بوون کە ڕێژەیان لە گەرمیان ئەوەی کە ئەمڕۆ کە دوێنێ خەڵاتکران 16 شەهیدن کە لە شەڕی بەرگری ئەنفال لە گوندەکانی گەرمیان لە ناوچەی داودا زیاتر شەهید کران خەڵاتی ڕێزلێنان بەشرایە بنەماڵەی ئەو شەهیدانە و هەوڵدران لە کفری قوتابخانەیەکمان بە ناوی شەیدانی ئەنفالەوە کرد کە ئەمەش گرنگی و تایبەتی خۆی هەیە ئەو منداڵانەی لەوێ ئەخوێنن ئاشنا ئەبن بە ناوی ئەنفال و ناوێکە ئەمێنێتەوە بەو هیوایی کە جارێکی تر منداڵانی کرد و چاری جینۆساید و ئەنفال نەبنەوە. باشە هەڵبەتە باس دەوە کرد کە پێویستە لە ساڵیادی ئەنفالدا هەوڵ بدرێت هەر ساڵە و پرۆژەیەک بۆ کەسوکاری ئەنفالکراوی خود بە شێوەیەکی گشتی بۆ ناوچانی کە ئەنفال تێیدا ئەنجام درراوە بکرێت تاکو کەمێک لە ئازارەکانی کەسوکاری ئەنفالکراون کەم کرێت و خۆشبەختانە ئەم ساڵ هەوڵدراوە بۆ بەڵێنانی کە لەلایەنی کێتی نیشتمانی کوردستان و بە دیاریکراوی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکات باوزۆڵا ساڵبانی سەرۆکیەتی نیشتیمانی چەند بەڵێنێک دراوە کە لە کەسوکاری ئەنفالکراون یاخود لە کفری لە گەرمیان کۆمەڵێک پرۆژەی گەشتوگوزاری پرۆژەی زانستی نۆژەنکردنەوەی با بڵێن زانکۆ و یاخود خوێندنگا کۆمەڵێک پرۆژەی لەم شێوانە بکرێتەوە ئەم پرۆژانە تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر ساڕێژکردنی ئەو خەمانەی کە لەلایەن کەسوکاری ئەنفالکراوانەوە تا ئێستەژبوونیان هەیە. بێگومان هەروەکو جێگری سەرۆکی حکوومەت خۆی باسی لەوە کرد کە ئیتر ئەبێ واز لە ئەوە بێنین تەنیا قسە بکەین پێویستە کردارمانە بێت
ئەگە بکرێت هەر لە یادێکا داواکاریەک دوان لە داواکاری کە سوکاری ئەنفال کراوان جێبەجێ بکرێت و لە ڕابردوو شاگەروا بکرایە بڕاب کە داواکاری کە سوکاری ئەنفال کراوان نە ئەستەمە نە زۆرە نە شتێکی نایاساییە بەڵام بەداخەوە دەستی بۆ نەبراوە بەداخەوە داواکاریەکانی ئێمە ئەمان داواکاری بووە لەم ساڵ بۆ ئەو ساڵ خوێندومانەتەوە بێ ئەوەی کە هیچ وەڵامێکی قەنەعات پێکراومان دەست بکەوە ئەو بەڵێنانش کە جێگری سەرۆکی حکوومەت داوێتی لە گوندی دێبنە لە مەزاری ئەنفال کراوان بە کۆمەڵێک وارسی ئەنفال کراو هیوادارم بۆ ساڵێکی تر هیچ نەبێ دووسەیەک لەو داواکاریانە جێبەجێ بکریانی 150 ئەنفال کراو کە قوتاب گرنگترین داواکاری کە سوکاری ئەنفال کراوەکان چییە لە ڕابردوو لە ئێستاش دەک و باس لێوە کرد کە بەردەوام هەمان داواکاری دووبارە بێگومان ینی بڕوا بکەن من حەسەکەم بۆ بینەرانی شڕون بێ ئەو داواکاریانی ئێمە پێویست نەبوو ئێمە داواکاری بکەن ینی تو تۆمەتبارانی کەیسی ئەنفال لە پێناو دادپەروەری و وڵاتدا تو ئەگەر دادگای بکە یعنی ئەمە چی شتێکی تایە لە کاتێکە ئەمانە تۆمەتبارن بدرێنە دادگا ئەگەر تاوانەکان لەسەر ساخ بووەوە وەک هەر تاوانباری مامەڵەیان لەگەڵا بکرێ ئەگەر تاوانباریش نەبن بۆی لەو ناوە لەو شوورەتە پیس و خراپە پاک بکرێنەوە یان هێنانەوەی ڕووفاتی کە سوکاری ئێمە فەحسی DNA کردن بۆیان دامەزراندنی 115ەوەی ئەنفال کراو کە بە یعنی حاڵێکی زۆر خراپ بە ئابوووریەکی زۆر خراپ لە ساڵانی ڕابردوو قوتابخانەیان تەواو کردو مەکتەبیان تەواو کردووە یعنی چی تێچێم حکوومەتە 115 کەس دابمەزرێن لە کاتێکا ڕۆژانە ئەبینین چەندین لیوا و فەوجەکاتەوە هەر لەسەر بودجێ ئەم وڵاتە یعنی هیچ گران نییە بەڵام میوادارین ئەو بەڵێنانەی کە لەم یادا بە کە سوکاری ئەنفال کراوانرا لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتەوە بۆ ساڵێکی تر هیچ نەبێت دووسەیەک لەوانە جێبەجێ بکرێەوە ئەو پرۆژانش لە کفری سەرای کفری کرایەوە زانکۆی پۆلە تەکنیکی لە یادی ئەنفالە جێی دڵخۆشیە کە خۆی هەرە کرایەوە بەڵام خراوەتە یادی ئەنفالەوە بۆ خۆی ئێمە پێزانینێکمان لا دروستە بێ کە لەو بەروارە کراوەتەوە جێ دەستخۆشی و هیوادارین بەردەوامی پێ بدرێن قوبات بوو ئێوە چی بوو؟ ئەروەک وتم ئەوەی کە لە دێبنە کۆمەڵێک خاڵ بوو دامەزراندنی 115 نەوەی ئەنفال کراو کە لە وەزعێکی دارایی خراپە قوتابخانە و قۆناغەکانی خوێندنیان تەواو کردو هێنانەوەی ڕووفات پشکنینی DNA بەڕاستی منە لێرەوە ئەمەوێت سوپاسی خانم یەکەمی عێراق بکەم خاتوشاناس کە ئێمە وەکو تاقانەکان هەم لە بەغدا و لە سلێمانی سەرمان لێدا چاوپێکەوتنمان کردووە دەرەنجام ئەوە بوو کە ڕووفاتی 172 ئازیزی ئێمە کە 4 ساڵ لە بەغداد بوو نەهێنراوە ئەو هێنایەوە لیژنەی پشکنینی DNA هێنایە چەمچەماڵ و گەرمیان ئەمە جێ دڵخۆشیە هیوادارم بەرپرسانی دیکەش لە ئاستی ئەو بەڵێنە بنەر وەکو چۆن خانم یەکەمی عێراق ئەو بەڵام گۆڕە بە کۆمەڵەکان زۆرن بەڕاستی پاراستنی ئەو شوێنانەی کە سوکاری ئەنفال کراوانی تیا کۆکراوەتەوە لە خورمات و مەرکەز شەبابەکە لە تۆبزاوە ئەمە هیچ گران نییە و نزیکە لە دەسڵاتی کوردیەوە ئەتوانن ئەمانە بکەنە یعنی شوێنێک مەزارێک بکەنە ئەوەی کە وەک نمونەی ئەنفالکردنی خەڵکی کوردستان لەو شوێنانە و کۆکردنەوەنەوە ڕەوانەکردنیان بەرەو گۆڕە بە کۆمەڵەکە باشە کاک بەختیار هەڵبەتە بەڕێستان وەک تاقانەی ئەنفال و هاوکات وەکەوەی کە لە با بڵێن بواری ئەنفالدا لە ناوڕێکخراوەکاندا کار دەکەن هەڵبەتە پێش هاتنەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانی کە پێشتر بەڵێنرا بوو لەلایەن چەند لایەنێکەوە بهێنرێتەوە ناو خاکی هەرێمی کوردستان و لە زێری خۆیان بە خاک بەسپێرێن چەند بەڵێنی دابوو بەڵام بەڵێنەکان بێنجام بوو دوجار خانم یەکەمی عێراق بەم ئەرکە هەستا و بەڵێنی داوە کە لەسەر ئەم ئەرکەی بەردەوام بێت و بتوانن تەواوی گۆڕە بە کۆمەڵەکان گەرچی زۆریشە ناو بەناو بەشێکیان بگەڕێنەوە خاکی هەرێمی کوردستان بە بڕوای ئێوە ئەم هەنگاوە دەکرێت چ پەیامێک بداتە کە سوکاری ئەنفال کراوان و چ کاریگەریەک لەسەر بارودۆخی ژیانی لە سوکاری ئەنفال کراوان جێدەهێڵێت بێگومان ئێمە کاتێک لەگەڵ بەرپرسێکە دیدار دروست ئەەکەین کۆمەڵێ بەڵێنمان پێدات چاوەڕێی ئەوەکەین ئەگە و بەڵێنانە جێبەجێ بکرێت دەبێتە مای دڵخۆشی ئێمە جۆرێک لە جۆرەکان ئومێدێک بۆ کە سوکاری ئەنفال کراوان ئەگەڕێنێتەوە بەڵام لە ڕابردووە بەداخەوە ئێمە هەر تەنیا گوێمان لە بەڵێنی بێکردار بووە بەڵام ئومێد دەکەین خانم یەکەمی عێراق بە حکمێەوەی کە کەسێکی دڵسۆزی پرسی ئەنفالە و بەجددی ئاتووەتە سەرخەت و بەڵێنی پێداوین کە بەردەوام بێت تەنیا ئەو 170 ڕووفاتە نەبێت ڕووفاتی گۆڕی بە کۆمەڵی دیکە زۆرە لەگەڵ بەڕێوەبەری قەبری جەماعی
پزیشکی دادوەری ئێمە دانیشتوین ئەوانیش بەڵێنیان داوە هەتاکو ئەو کاتێک کە هاوکاری مادی بکرێن لە ڕووی مادیەوە هاوکاری بکرێن ئەوان بەردەوامە بن لەسەر ئەو پرۆسەیە بەڵام بەداخەوە عنی تۆمەتبارانی کەیسی ئەنفال ئێوە ئەگەر دادگای ناکەن مەیکەنە سەردار و پلەداری سەر ئێمە یعنی بۆچی ئەوان لە سەردەمی سەدامە پلەدار بوون و ئێستا شەر پلەدار بن لە ئاستی حزبەکان خانەنشینی زەبەلاحیان بۆ ببڕێتەوە خانانەیان هەبێت یعنی هەر بۆ ئازاردانی دڵی کە سوکاری ئەنفال بەڕاستی ئەوەکان کە ئەمە بەڕاستی جێی قبول نییە و هیچ کاتێک بیریان لەلایەنی دەرونی ئێمە نەکردوێتە ئەو برینە گەورەیە کە خۆی ساڕێژبوونی مەحاڵە ئەوان هاتوون هێندەی تر ئازارمانەدەن بەو کارانە. ئەم داواکارانەتان بەرز کردێتەوە داواتان لەکێ کردووە کە ئەم کێشانتان بۆ چارەسەر بکەن یان وەکو خۆتان باسی لێوە دەکەن ئەو کەسانی کە لە ئێستادا بەشێک لە پۆستە گرنگەکانیان بەدەستە ئێوە هیچ ئەشکالێکتان لەگەڵ ئەوانەدا هەیە؟ ئێمە لە ڕابردووە داواکاریەکانمان ئاراستەی هەموو بەرپرسانی حزبی و حکومی کردووە وەزارەتی شەیدان بەو پێی کە وەزارەتێکی معنیە بۆ ئێمە بە هەموو شێوەیەک بە هەموو ڕێگەیەکی مەدەنی و شارستانی و سەردەمیانە لە ڕێگەی یاداشت لە ڕێگەی خۆپیشاندان لە ڕێگەی داواکاری بەڵام بەداخەوە زۆربەی ئەو داواکاریانە یعنی لە ئاستی گەرمیانە با بڵێن لە سەرپەرشتیاری گەرمیانەوە بگرە بۆ سلێمانی بۆ هەولێر یعنی شوێنێک نەماوە ئێمە داواکاریەکان ئاراستە نەکەین لە ماوەی ساڵانی ڕابردوو بە تایبەت لە دوای پرۆسەی ئازادی و ڕزگارکردنی عێراقەوە بەڵام بێداخەوە داواکاریەکان ئێمە زۆربەی کات بێوەڵام بوون. ئاشا کاک بەختیار هەڵبەتا بە شێوەیەکی گشتی بۆ هۆکاری کە بەڕێستان کار دەکەن لە ڕێکخراوانەی تایبەتە بەکارکردن لە با بڵێن مەجای ئەنفالدا تا چەندە هەوڵتان داوە لە ساڵیادی ئەنفالدا و لە کاتەکانی تردا ئەم پرسا کەنا پرسێکی جیهانی کەنە پرسێکی نێودەوڵەتی و تاوانی ئەنفال لا دادگا نێودەوڵەتیەکانیشدا دانی پیا بنرێت و ببێتە تاوانێک یاخود ئەو کۆمەڵکوژ و جینۆسایدی کە بەرامبەر گەلی کورد ئەنجام دراوە لە دەدگاکانی جیهانیشدا کاری لەسەر بکرێت و دانی پیا بنرێت. دیارە ئەوەی تاکۆی کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی بواری ئەنفال کە کۆمەڵێ خۆبەخشی کە سوکاری ئەنفالکراوانن کۆبووینەتەوە سنووری دەسڵاتی ئێمە و توانای مادی و معنەوی ئێمە دیارە بۆ پێی ئەو دەسڵاتەمان هەبوو بێت هەوڵمان داوە و لەسەر ئەو پرسە ئیش بکەین لە ڕێگەی یاداشت و بەیاننامە بەڵام ئەو کارە پێم وایە لە ئاستی توانای ئێمە نییە ئەبێ حکوومەت پێڵسێ لە ئاستی دەرەوە ئێمە زۆر نیگەرانین لەوەی تاوانێکی گەورەی وەکو ئەنفال تا کۆمڕە لە ئاستی ناوخۆ دەرەوە وەکو جینۆساید نەناسێنراوە و هەنگاوی جدی بۆ نەنراوە و قەرەبووی مادی و معنەوی وارسیان فالکراوان نەکراوەتەوە تۆمەتبارانی کەیسی ئەنفال هێشتا ڕێز لێگیراون وەکەوەی کە سوکاری ئێمە لە ڕووداوێکی سروشتیا پیا بچێ هیچ بکەرێکی نییە و ئەبینین داواکاریەکانی ئێمە ساڵانە دووبارە ئەبێتەوە وەکەوەی کە ئەم پرسە لەنە ناوخۆ لەنە دەرەوە هیچ گرنگی نەبێت بۆیە ئەمانە کۆی ئەمانە مای نیگەرانین و ئەبێت حکومەت هێرێم لە ڕێی عیلاقەی دەرەوە ئەو هەوڵ بدات ئەم تاوانە لە ئاستی پەرلەمانی جیان بە جینۆسایدی بناسیێنێ عێراق ناچار بکات بە قەرەبووکردنەوەی مادی و معنەوی کە سوکاریان فالکراوان چونکە ئەم حکومەتە ئێستای عێراق وارسی حکومەتی پێشووە لە قەرەبووکردنەوەی کۆیت و شوێنەکانی دیکە بەڵام لە پرسی ئەنفالا بەداخەوە هیچ کاتێک تەنیا بە داوای لێبردونیەکیش بەرامبەر کە سوکاری ئەنفالکراوان بە ئەرکی خۆیڵ نەستاوە نەک ئەوەی کە لە ڕووی معنەوە قەرەبووی کە سوکاری ئەنفالکراوان بکاتەوە یان گۆڕی بە کۆمەڵ بە شێوەیەکی زانستی و بە پشکنینەوە بگەڕێنێتەوە بۆ زێدی باو باپیرانی بەداخەوە ئەمانە هیچ نابینین بۆیە ئێمە زۆر نیگەرانین گۆشتا سەرێسقان ئەم کەیسە کەیسێکی گەورەیە کەیسێکی حاشاڵ نەگرە جلوبەرگ ناسنامەکانی گۆڕە بە کۆمەڵەکان گەورەترین گەواهی دەرن ئەوەی کە ئەم میلەتە چۆن جینۆساید کرا و مناڵی ناو بێشکەمان پێش ئەوەی کە پیاوێک کە وەکو پێشمەرگەی سەرکراوە جینۆساید کراوە لە ساڵی هەشتا. بەڵێ جیاواز لەو داواکاریانەی کە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشە گرفتەکانی ئەنفال ئێوە وەکو چالاک لە بواری کەیسی ئەنفالدا تا چەندێک هەڵتان داوە کە پەیوەندی بە ڕێکخراوانی و دەوڵەتیەکانەوە بکەن بۆی کە بتوانن پرسەکە بکەن بە پرسێکی جیهانی نەخ بە شازێک لە شێوازەکان ڕای نێودەوڵەتی لەسەر ئەم قەزەی لەسەر ئەم کەیسە گرنگەی کورد ئەم جینۆسایدا بهێنە دەنگ. ئێمە دیارە وەکو تاقانەکانی جینۆساید کە پێکاتبووین لە تاقانەی هەڵەبجە و تاقانەی ئەنفال لە 11 نۆی 2023 سەردانی
کۆشکی سەرۆک وەزیرانمان کرد ئەبوایە لەگەڵ بەڕێز سوودانی دیدارێک دروست بکەین بەڵام لەبەر خۆپیشاندانەکانی کەرکووک ئەومان نەبینی ڕاوێژکاری یەکەمیمان بینی چوینە پەرلەمان سەردانی بەڕێز خاڵشوانیمان کرد سەردانی کۆشکی کۆماریمان کرد تەنیا خات و شانازمان بینی لەو سەردانە ئێمە کۆمەڵێک داواکاریمان بوو یاداشتمان نەبوو وەکو کەسوکاری شەید و ئەنفال و کیمیابارانی هەڵەبجەش کە تاقانەکانی هەڵەبجە لەگەڵمان بوون هەموو داواکاریانەمان پێیاندا بەڵام بەداخەوە تاکو ئێسا هیچ وەڵامێکمان دەست نەکەوتووە لە داهاتوو هەم سەر لە بەغدا دەین هەم ئامادەی بچنە بەردەم کۆنسوڵی خانەی وڵاتەکان و تا ئەو شوێنەی کە دەستمان بگا و بتوانین دەنگمان بگات ئێمە بەردەوامە بین لەسەر ئەم کەیسە بۆ ئەوەی کە بە مافەڕەواکانی خۆمان بگەین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بەختیار مەحموود خوێندکاری ماستەر و هاوکات تاقانی ئەلفەر کە لا کفریەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوون دووبارە سپاس بۆ بەڕێز سپاس کاک بەختیار.